ڕاگەیاندنی دوا دەستدرێژی کردنە سەر کوردستان و جاردانی لێبوردنی گشتی. ماوەی چەند هەفتەیە کە سوپای عێراقی بەردەوامە لە هێرشکردنە سەر ناوچەکانی باکووری کوردستانی عێراق نزیک سنووری تورکیا. جارێکی دیکە بە شێوەیەکی بەرفراوان چێکی کیمیایی بەکارهێنا، زۆر دڕندانە پەلاماری دانیشتوانی مەدەنی ناوچەکەی داوە و گوندەکانی بە تەواوی وێران کردوون و زیاتر لە 160,000 کەسی مەدەنی بێچەکی ناچار کردووە وڵات جێبهێڵن و پەنا ببەنە ناو خاکی تورکیا. ئەم هێرشانە قۆناغێکی پڕمەترسیە لە پیلانێک ئامانجێتی ناوچەیەکی بەرفراوانی کوردستان لە خەڵکەکەی چۆڵ بکات، وەرەی پۆڵاینی گەلەکەمان تێک بشکێنێ و بەرگری قارەمانانەی هێزی پێشمەرگە لە ناو ببات. لە گەرمەی ئەم شەڕانەدا و لە سایی ڕسواکردنی نێودەوڵەتی ڕوو لە زیادی جەنگی جینۆسایدی دژبەگەلی کورد، حکوومەتی بەغداد جاری لێبوردنی گشتیدا سەبارەت بەم پەرەسەدنانە پێ لەسەر ئەم چەند خاڵەت دادەگرین. یەک، گەلی کورد کە لە شەڕی بەرگریکردن لە ماف و بوونی پێشوازی لە ئاشتی ڕاستەقینە و دادپەروەرانەی نێوان ئێران و عێراق دەکا، داوا لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و هەموو دەوڵەتانی ئاشتی خوازی جیهان دەکات، بە تایبەتی ئەو دەوڵەتانەی سەربازانی بەشدارن لە هێزی چاودێری سەربەنەتەوەی گرتوەکان. هەروەها گشت گەلانی دنیا و هێزە سیاسیەکان و دام و دەستگای مرۆیی تا ئەوەندەی لە توانایاندایە فشار لە حکوومەتی عێراق بکەن دەستبەرداری شەڕی دوژمنکارانەی بێ لە کوردستان. نەئاشتی و نەئارامی، نەدووە چارەسەری عادیلانەی ململانەی ناوچەکە، نەبێ قەراربوونی ئاشتی لە کوردستان نابێ. ئێمە داوا دەکەین نەتەوەی گرتوەکان و دەوڵەتانی چاودێر بۆ ناوچەکە دەنێرن تا لە هەموو حاڵەتی بەکارهێنانی چێکی کیمیایی دڵنیا ببنەوە و لە قەبارەی ئەو وێرانکاریەی لە نیشتیمان کەوتووە و ئەو قەسابخانەی دژبەگەلەکەمان کراوە لە سایی بڕیاری ڕاوەستانی شەڕدا ئاگادار ببنەوە. دوو، بەردەوامی شەڕی جینۆساید لە کوردستان و ئازاد نەکردنی زیندانیانی سیاسی و ئاشکرانەکردنی چارەنووسی هەزاران ون بوو بێ چارەنووس، بە تایبەت 8,000 بارزانی کە ماوەی چەند ساڵێکە دەست بەسەر و ون کراون. هەموو ئەوانەی سەلمێنن کە لێبوردنی گشتی ڕاگەێنرا و ساختەیە و بەبێ هەڵهێنانەوەی چەندین هەنگاوی مکوڕ لەو بوارەنەدا ناکرێ دڵنیابین جاری لێبوردن. سەبارەت بە هێزەکانی شۆڕشی کوردی، گروپی یاخینین بە بڕیاری حکوومەت لێی ببورن، بەڵکو ئەوانە هێزی گەلێکن لەژێر سەرکردایەتی بەرەی کوردستانی عێراقدا دەجەنگن لە پێناوی پاراستنی بوون و مانەوە مافی نەتەوەی عادیلانی گەلەکەمان بەرهەڵستی دەکەن. ناکرێ باز لە لێبوردنی گشتی بکرێ و ئاماژە بە گەوهری کێشە سیاسیەکە نەکرێ کە خۆی لە نەبوونی دیموکراسی و مافی مرۆڤ و بەنەڕەتی مرۆڤ لە عێراق و بێبەشکردنی گەلی کورد لە مافەنەتەوەیەکاندا دەبینێتەوە. سێ، گەلانی ناوچەکە ڕوو بە قۆناغی بنیادنانەوە و ئاوەدانکردنەوە و گەشە سەندن و بەرقەراری سەربەخۆی نیشتیمانی و ڕێخستنی ڕیزەکانیان تا پاڵپشتی لە ڕاپەڕینی گەلی فەڵەستین بکرێ. دوای بێدەنگبوونی بەرەکانی جەنگی کەندا و کاوەندەی نەمابوو سەرچڵیەکانی حاکمانی عێراق و سیاسەتی تعریب و نێودەوڵەتیکردنی جەنگ تەواوی ناوچەکە بەخۆیەوە بسووتێنێ. گەلی کورد کە پەیوەندی ئاینی و مێژووی و بەرژەوەندی هاوبەشی لەگەڵ عەرەبدا هەیە لەو ئاواتانەیدا بەشدارە. گەلەکەمان کەوتە نێو دوو بەرداشی جەنگی عێراق ئێران لەلایەک و بۆردومانکردنی کیمیایی شار و گوندەکانی کە تەنها بۆ بەرگریکردن لەمانەوە و مافەنەتەوەیەکانی شۆڕشی هەڵگیرساندووە. منداوە لە دەوڵەتانی عەرەبی و هێزە سیاسیەکانی نیشتیمانی عەرەبی دەکەم دەنگی ناڕزایەتیان دژ بە جینۆسایدی کورد بەرز بکەنەوە کە ڕووبەڕووی گەلی برا بۆتەوە. هەموو ئاواتێکی پتەوکردنی پەیوەندی شۆڕش و بەرگری لەگەڵ عەرەبە و گەلانی ناوچەکە پتەوتر بکات. باری کوردستانی عێراق پێویستی بە دەست پێشخەری بەپەلە هەیە. داوا لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و ئەمینداری گشتی نەتەوەی گرتوەکان دەکەم چاودێر بنێرن و حکوومەتی عێراقی ناچار بکەن شەڕی دژمنکارانەی ڕابگرێ. هەروەها داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و دامەزراوە مرۆییەکان دەکەم هاوکاری مرۆیی و پزیشکی بۆ ناوچەوێران کراوەکان بنێرێ.
جەلال تاڵەبانی لە بری بەرەی کوردستانی عێراقی 10 ئەیلولی 1970.